چین و کۆنتڕۆڵکردنی کۆرۆنا وەک ئەرکێکی نیشتیمانی. کۆرۆنا لە چینەوە بە خێرایی بە هەموو جیاندا بڵاو بووە و گەیشتە 149 وڵات. چین بووە سەرچاوەی سەرهەڵدانی ڤایرۆسەکە. جیهان دەرگاکانی بە ڕوویدا داخست، بەڵام ئێستا چین خەریکە بارودۆخەکە پێچەوانە دەکاتەوە و کۆنتڕۆڵی دەکات. لە چین ڤایرۆسەکە بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە و چەند ڕۆژێکە لە دەرەوەی هەرێمی هوبی هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە. یەکەم جار حکوومەتی چین بە خێرایی مامەڵەیان لەگەڵ ڤایرۆسەکە نەکرد، تەنانەت سزای ئەو پزیشکانەشیدا کە هەوڵی لێدانی زەنگی ئاگادارکردنەوەیاندا. بەڵام لەگەڵ بڵاوبوونەوەی زانیاری ڤایرۆسەکە لە ڕاگەیاندەکاندا سەرۆکی چین شین جینپینگ بڕیاریدا بە تەواوی هەوڵی کۆنتڕۆڵکردنی ڤایرۆسەکە بدەن. حکوومەت ڕاستەوخۆ ڕێوشوێنەکانی گرتەبەر لە 23 مانگی 2020 ووهان کە زیاتر لە 11 ملیۆن کەسی تێدا نیشتەجێیە بە تەواوی داخرا. هەموو هۆکارەکانی هاتوچۆ وەستێنران، قەدەغەی هاتوچۆ کرا، لاوا لە خەڵک کرا لە ماڵەوە بمێننەوە. هەمان ڕێوشوێن لە 15 شاری تر گیرایە بەر. سنووردارکردنی تێکەڵبوونی زیاتر لە 60 ملیۆن کەس مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەی کەم کردەوە. ڕێگرتن لە نەخۆشیەکە بووە ئەرکێکی نیشتیمانی. حکوومەت چەند نەخۆشخانەیەکی تایبەت بە کۆرۆنای لە ماوەی چەند ڕۆژێک کردەوە و توشبوانی ڤایرۆسەکەی جیا کردەوە. زیاتر لە 20,000 کارمەندی تەندروستی هەموو چین هاتنە ووهان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە. پاشان بەشێکی زۆری پێداویستی چاودێری تەندروستی و دەرمان دابین کرا. ڕێگە درا بە چارەسەرکردنی ئۆنلاین بەکارهێنانی بەرنامەی وێب چات لە جیاتی بینینی کەسەکە بە شێوەی ڕاستەوخۆ. سیستمێکدانرا بۆ گەیاندنی دەرمان بە خەڵک، تاقیکردنەوە و چارەسەرکردنی توشبووان کرا بە خۆڕایی و ڕێنمایی بڵاو کرایەوە. دواتر ئەوانەی هەستیان بە نیشانەکانی ڤایرۆسەکە کرد بە لێشاو سەردانی نەخۆشخانەکانیان کرد. هەوڵەکانی چین بۆ ڕێگرتن لە ڤایرۆسەکە زۆر خێرا بوو. میدیاکانی چین ووهان بە شوێنی یەکلایکەرەوە وەسف ئەکەن لە وەستاندنی کۆڤید-19. شارەزایانی تەندروستی نێودەوڵەتی دەڵێن نمونەی چین هۆکاری گرنگی کاتمان بۆ ڕوونەکاتەوە لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسەکە. گومان نییە ڤایرۆسەکە کاریگەری هەبووە لەسەر ئابووری چین، بەڵام نزیکن لە کۆنتڕۆڵکردنی بارودۆخەکە. هەرچەند چین دەیەوێت بڕیاری داخستنی شوێنەکان هەڵگرێت و ژیان ئاسایی بکاتەوە، بەڵام وریایی دەوێت چونکە لەوانەیە ڤایرۆسەکە دووبارە بگەڕێتەوە.